باشە کاک حاجی دەمێ بزانم ڕۆڵ و کاریگەری پەیام لەم ناڕەزایەتیانەیە چی بوو و کاردانەوەکانی ئەو ڕووماڵە بەردەوامانی و ئەوەی کە بەرکی پیشیانی خۆمان ئەستاوین کاردانەوەی هەبوو لای دەسەڵات یا مەسجەکان دەگەیشتن چکە دڵنیا مەگەر گەشتە بن دەبێت بە فشار لەوە حاڵی بۆ بین کە بەڵە پەیامەکان گەیشتوون. من لە سەرەتاوتم پەیامێک زۆر بە یەک ئاڕاستە بەردەوام لە سەرەتای دامەزراندنیەوە تا ئێستا کاری کردووە. زۆر جارێ لەوانەیە چونکە مەبدەەکە ئێمە ڕێساوی یاسایەکی خۆمانمان هەبووە کۆمەڵی پرانسیب بووە بە پێ ڕێنمایەکان کە لەسەرەوە بۆمان هاتوون بۆ ئاڕاستە لامان ڕێگەمان کردووە. زۆر جارێ ئەم جۆرە ئاڕاستە لەوانەیە لەگەڵ هاوڵاتیایەکی گربێتەوە دەستخۆشی لێکردبین زۆر جارەیەکی نەگربێتەوە ناڕازایی بووبێ زۆر جارێ لەگەڵ دەسەڵاتە یەکی گربێتەوە دەسەڵات وتبێتی شتێکی باشتان کردو دەستان خۆش بێ بەڵام زۆر جارێک کاتێککە لەگەڵ ئەوایەکی نەگربێتەوە نیگەران بوو بێ و تا ئەندازەیەکی زۆر مەسیجی نردبێ بەوەی کە کاکە ئاوا نابێ و ناکرێ و میدیا دەبێت ڕۆڵی خۆیان ببین وەکو چۆن لە ڕاگەیاندراوەکەی ئەم شەوی لیژنی باڵای ئەمنی سلێمانی هەبوو. لە ئەسڵا ئەوە ئێمە یەکە ڕاستەمان گرتووە بەڵام خەڵکەکەیە کاتێک کە تۆ ڕووماڵی بابەتێک دەکەین لەگەڵ ئەوە یەک ناگرێتەوە ڕخنە لێ دەگرێت لەگەڵ ئەوە یەک دەگرێتەوە دەڵێ کاری باشت کرد. ئەوە هەیە کە لە ماوەی دووسێ ڕۆژی ڕابردووە ئێمە باشتر لەوەی کە تا ئەندازێکی زۆر سوودمان لە سۆشیال میدیا وەرگرت سوودمان لەگەڵ ژمارەیەکی کەمی زۆر کارمەندمان لەو بوارەوە تەنانەت لە ستافی پەیامنێرانمان و تەواوی بەشەکانمان بەڵام لەبەرەوەی کە هەموو جارێ وتمانە پێشمەرگە ئاسا کارمان کردو شەو ڕۆژماندایە سەردەمیەک و لە خەمی ئەو خۆپیشاندەران و هاوڵاتیان نابووین دیارە ئەوان کە لە مەیدانەکە بوون ئێمە دەبوو بە شێوەیەکی کە پشتگیریان و پشتیوانیان بکەین کە دەنگی ئەوان بگەینینە خەڵقی بگەینە دەرەوە بگەینینە جەماوەر ئەوەش کە مەبەستمان بوو کردمان و توانیمان تا ئەندازەیەکی زۆر ئەگەر نەمانتوانی بوو بێوەکو خۆمان لە مەیدانەکە بوو بین لەگەڵ ئەو دروشمەمان کە بەردەوام وتومانە ئێمە پشتیوانی و پشتگیری خۆپیشاندەرانین بەو شێوازە توانیمانە دەنگی حەقی ئەوان نیگەرانی و ناڕازایەتیەکەی ئەوان تەسەڕوفی هێزە ئەمنیەکان کە نەدەبوو بەو شێوازە لەگەڵ هاوڵاتیانی خۆیانە ئەنجامی بدەن ئێمە گواستومانەتەوە ئەمە شتا ئەندازەیەکی زۆر هۆکار بوو بەوەی کە هاوڵاتیان شایەتی حەقمان بۆ بدەن. زۆر باشکە حاجی هاوشانی شاشە و تیڤ وەک ئاماژەشە پێکرد سۆشیال میدیا ئەم ڕۆژە زۆر کاریگەریکی باشی بوو بە تایبەت کەناڵی ئاسمانی پێیام و چەندین وێنە هەبوو کە بە لۆگەی پێیام و لە زۆر شوێنەکاندا بڵاو بوونەوە. ئەم ستافە کەمەی لە سۆشیال میدیا هەیەەوە کارمەند هەیە نزیکەی 13 سعات 14 کاتژمێر کاری کردووە. ئەمە چی وای لێ کردووە کە بەردەوامی لەسەر ئەم کارکردنی لەم دەستگایەدا کە بەو هەست بە ماندوویەتی نەکات و بەردەوامی لەسەر ئەو پیشەی خۆی. لە سەرەتا وتمان ئەوانەی ئێمە خەم و دڵسۆزیان بۆ پیشەکەیان پێمان وتون کە سەرچاوی داراییەکەمان ئەوەتانێت دەتوانین پێشمەرگە ئاسا بە ڕۆحێتێکی پێشمەرگانی ڕابردوونەک بەو شێوازێک کە بەداخەوە ئێستا ناوی پێشمەرگەستان دازێکی زۆر بەدناو کراوە بەو ڕۆحێتە پێشمەرگە ئاسا خۆتان و تەواوی بەشەکان و سۆشیال میدیا و پەیامنێرەکان و ناوەندی هەواڵ و هەمووی بەو ڕۆحێتە کاریان کردووە هەر ئەوە شەوای کردووەگەر تۆ بەو ڕۆحێتە دڵسۆزانە خەمخۆرانە پێشمەرگە ئاسا کارەکە بەرەکەتی دەبێت بەرهەمی دەبێت نەهاتوون بە بڵێ من 4 ساعت 6 ساعت 7 ساعت دەوامم هەیە و دەوامەکەی خۆم تەواو بوو دەڕۆمەوە نا بە ئەرکی خۆی دەزانێت تاکوونی خەڵکەکە لە شەقامە تاکوونی بەرهەمێکی وێشتا بڵاو نەکراوەتەوە تاکوونەی پەیامنێرێک بەرهەمێکی تۆمار کردووە و هێناوێتی بەڵام هێشتا بڵاو نەکراوەتەوە نەگەشتۆتە بەرچاوی بینەر ئەمە بە ئەرکی خۆی سەرشانی خۆی دەزانێت دەبێت ئەم کارە تەواو کە ئەوجا بڕاتەوە ناو ماڵ و منداڵیان هەندێک جار هەر نەژوانەوە ناو ماڵ و منداڵ و لێرە بمێنەوە بۆیە ئەو بیر و باوەڕی کە لە ناخی یەکە ڕۆژنامەنووسانی ئێمە هەیە وای کردووە کە بە کەمترین ڕۆژنامەنووسەوە بە کەمترین سەرچاوی داراییەوە بتوانین باشترین بەرهەمانە